پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تێپەڕێ بۆ غار کە تێپەڕێ بۆ ئەشکەوت دیقەتی ئەم مەشهەدانە بن خۆشەویستەکەم هەموو هەوڵی قوڕیشەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەگاتە مەنزڵ پێغەمبەری خوا بە دڵێکی پڕ لە سەکینەوە بە دڵێکی پڕ لە ئارامیەوە هەنگاوەکانی زۆر بە جوانی و بە پلانێکی زۆر جێبەجێ ئەڕوات هەتا وەکو نزیکە بێتەوە لە غار چی لەگەڵا ئەبوو بەکری لەگەڵا ئەبوو بەکر هەموو گیانی قەلەقە هەموو گیانی ترسە هەموو گیانی خەمی پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەبوو بەکر بۆوە فەرمێی پێغەمبەری خوا بیرەکەمەوە لە دواوە بۆمان بێن خۆمە خەمە دواوە بیرەکەمەوە لە پێشەوە بۆمان بێن خۆمان خەمە پێشەوە نەبادا کەمینێ چاوەڕێمانکە فەرمێ ئەبوو بەکر ئەو نەخەمی منتە فەرمێی پێغەمبەری خوا من ئەگەر بڕۆم تەنها ئەبوو بەکرە ڕوات بەڵام ئەگەر تۆ بڕۆیت ڕیسالەکە و پەیامەکە ئەفەوتێ پەیامەکە لە من گرنگترە لەبەرەوە من ئەمرمە فەرمێ ئەبوو بەکر تۆ خۆتم بە قوربانەکەی دەفەرمێ بڵێ ئەی پێغەمبەری خوا هەتا ئەگەنە بەردەمی ئەشکەوتەکە سەیری ئەم ئەدەبەی ئەبوو بەکرکە هەر خەمی خۆی نییە بە هیچ شێوەیە خۆی لەبیر چۆتەوە ئەیەوێت بچێتە ئەشکەوتەکەەوە لەگەڵ پێغەمبەری خوایە ئەشکەوتی ثەور ئەبێ پێغەمبەری خوا پێشکەوێ بەڵام ئەترسێ شتێ لە ژوورەوە بێ پێغەمبەری خوا عەزیێت بە نە ئەبێ ئەبوو بەکر پێشکەوێ بۆ ئەوەی کە ئیستیطلاعێکی شوێنەکە بکات و تەکید بێ هیچ شتێکی خراپی تیانە بۆیە ئەڵێی پێغەمبەری خوا ئالێرە بۆستە هەتا من بە تەواوەتی ژوورەکە ئەشکەوتەکە کەشفەکەم زانم چی تایان نا سێری ئەم ئەدەبەکە ناڵێ من ئەڕۆم و تۆ بە دواماوەرە ئەڵێ بۆستە و من ئەچمە ژوورەوە ناڵێ پێشکەوە و من بە دواتا دێم نەبادا شتێک لە ژوورەوە هەبێ ئەمە بەس لە ئەبوو بەکرەوە شێتەوە هەتا وەکو وای لێدەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەشکەوتەکە چێکەکرێ هیچی تیا نییە بە جیهاز و بە چاو و بە سەیرکردن و بە گەڕان ئەشکەوتەکە خاوێنە و هیچ شتێکی تیا نییە ئەزیێری پێغەمبەری خوا بە ئەنجا ئەگەڕێتەوە دەرەوە ئەڵێی پێغەمبەری خوا ئەنجا فەرموو پێشکەوە پێغەمبەری خوا چێتە ژوورەوە لە ئەشکەوتەکەیە ئەمێنەوە قوڕەیشی سەرقاڵە سەد دانە حوشتر بۆ کەسێک سەری محەممەد و ئەبوو بەکرمان بۆ بێنێ نازان لەکوێیە ئەچن خەبەر کەتمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەواڵی لای کۆمەڵێ ئافرەت و کچەکانی ئەبوو بەکرن ئەوانیش ئێوە ئاسا هیچ شتێ لە دەمیان نایەتە دەرەوە تەنانەت ئەبوو جال زلەیەک لە یەکێکیانەدا لە ئەسما ئەڵێ کوا باوکت ئەڵێ نازانم باوکم ڕۆیشتووە فعلا نازانێ باوکی بۆ چووە چوە کەس تەوەقوع ناکە ئەبوو بەکر و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چۆن ناچار پەنا بۆ سەگی پۆلیسیە بن سەگی پۆلیسی بڵێ بۆ ئەوەی کە شوێن پێکانی پێغەمبەری خوا ئەبوو بەکر بۆن کات هەتا وەکو ئەیدۆزنەوە ئەبوو سوفیان عەشیرەتێک هەیە پێوترێ بەنی مەدلەج بەنی مەدلەج بانگەکات سوراقەی کوڕی مالی بانگەکات ئەفەرمێ وەرە شوێن پێکانی محەممەد و ئەبوو بەکرم بۆ هەڵگرا هەتا وەکو ئەمانگەیەنێتە ئەو شوێنەی کە ئێستا ئەوانی تیان چۆن سەگی پۆلیسیە بن و پەڕۆیەکەن بە دەمیا و وردە وردە سەگەکە پێشیانەکەوێ و ئەمانیش بە دوایە و بە چەک و عەتاد و تەقەمەنیەوە لەولاوە سەد حوشتر هەدیە بۆ هەر کەسێک سەری محەممەد و محەممەدمان پیشان بە نەخێر سەری ئەبوو بەکریش هەر بە سەد حوشترە خوات یەکی حوشترێکیشیان پێیە